مراد من عادل مراد سكرتيري انجمني ناوند يشتي ميوان ما كاك عادل ارقنا بدا وصي تو لكوبنو كويت او ريكوتنا ميت شو نبيني اما حزم ناكد ريكوتن بي حزم كرد يكبونو بي ومن الروجي حوتي بينج لفيسبوك كم اشتغل بلاو كرد لا شش خال لا هاوكاريك لا برلماني بغاو هوليه تايا قرتن لي كونغرا ابي كونغريجي بيكو بسين تا صالي يتر امريكا وتنو دريجه من لقر دريجبوني من لقر يقرتنم وق جاران يشتي وق جاران ليبيا وامريكا وتنا تصورنا كم دجبه كسبي واما دجبه يش حزبي جنيو وناو مالي كرد بقوتك ومن تصوره كم ورده اواني تريشكا ملاحظه وشتيان هي اثبات بيبويان كدجي كسنيو تول الجروبي كاغنو شيلوانو كوس رسول علي بات شيان كدو ايم ذاكرنك والله قصي زور جواني كرد وتي امام جلال بيروزباي لجناب دكم لخوم لهمو هفالان سپاس دانكم وسپاسي روخاني بتايبتي كرد وهمو هفالان وبراسي كوبنيجي خنجيلبو كوبنيجي او ده 20 کەس بووین 20 کەس بووین 30 کەس بەڵام زۆر خۆش بوو و کۆبنێکی سەرکەوتوو بوو و ئەوەندە بەپەلە بوون لەسەر ئەمزاکردن ئەوە خۆی دەلیلە ئەو هەموو خەڵقەکە لەوێ بەپەلە بوو ئێوە یاکی گۆڕان ئێمە ئەوان بوونە بەپەلە بوون ترسان چییە بوو؟ ئەمانێ نە هیچ ترس نییە نەوەڵە هیچ ترس نییە شتی خۆش ئەبێ زوو بە ئەنجام بدرێ بەپەلە تاخیر نەبێ و مناقەشە نەکرێ و زۆر مناقشە کراوە و 2 ساڵە 3 ساڵە ئێمە ئەو شتە باسەکەین و لە پشپەردەوە باسەکەین و لەسەر مێزیش باسەکەین و کاکنەوە کەوتی لە لەندەن بوو پەیوەندی مستەمرمان هەبوو لەگەرێ بۆ ئەو مەسەلە تا هاتەوە و جان نەشورا مستەفا زوو شوێنەکەی جێژانی لەگەڵ وەفدەکە هێناوە پێش ئەوان هات سەبەب چی بوو؟ بەخوا ئیتر خۆ منیش پێش خەڵقاتم عەلاقەی بەوە نییە لە شوێنی تر بوو خەریکی ئیشی دوبلماسیە و خەڵقە بینێ و خەڵکەوەکەینێمە ئێستا بۆ ئەم ئەو وەفدانەی ئێوە گۆڕان کە لێ پێکەوە بوون گفتوگویەکتان هەر کردەوە باسی چیتان کرانی چکە هەر ئیمزاکردنەکە نییە خۆ ئەمە شەو ڕۆژێکە بینین ئەمڕۆ بەتایبەت ئەمڕۆ هەر غەیری خۆشی و ماچموچ و شتی تر تازە نەبوو ئەوە شوێنەکەی منە با لەلای بەشێک لە ئەندامانی بەرپرسەکانی ئێوە ئامادە نەبوون بۆ نمونە مەلا بەختیار سەبەب چی بوو؟ لە سەفەرن کاک محموود سەنگاویش لە سەفەرە کە عەدنان حەمەمی لە سەفەرە بەختیار لە سلێمانیە بەخوا بیستم لە سەفەرە وایان وت بەخوا نازانم ئەمڕۆ ئێوارە لە شار ئیش بۆ عادل مراد و زەید و عەمر ناکەین کاکە ئیش بۆ ملەت بۆ خوێنی ئەو شەهیدانە ئێمە لە 75ەوە تا ئێستا خۆی نەدەینەمە یەکێتی تەبەن وەختێڵم ئێمە مەقسەدە ئێمە و گۆڕان خۆی نەدەین لەبەر عادل مراد و ئەحمەد و مەحموود ئیشەکە تێک نادێن بابە ئەمڕۆشتی گەوراتر بە دەستمانە ئەو شتێک گەورەی کە خۆ باسێکە بەدەستانەوەیە ئەوە لە ڕێکەوتنەکەی ئێوارە لە ئاهەنگەکە لە مەراسمەکە باسێکن پارتیتان خۆی وتاری گەیا بەناو هەمومان نەوە نانە هەر لە 75ەوە کە یەکەتیمان دامەزران هەر ناوێنەوە بوو پێشتریش کە تەڵەبە بوون پێکەوە لە جامعە هەر ئێوارە لەو مەراسمی ئێوارەدا پارتی دێت بەخوا ئومیدەوارم بێ چون کاک سعدی و کاک ڕزگاری چوون بۆ لایەن و خوا بکە بیان و زۆر باشە بێ بیان جوابیان ناونەوە کە هێنیان نایەن چۆن؟ جوابیان ناونەوە کە دێنیان نایەن بەخوا پرسیاری کاک سعدیم کرد ئێستا وتی تا ئێستا نازانین خوا ئومیدەواریم بیان ئەگەر نێن چی ئەوە تەفسیلاتە ئەگەر نێن ئەوە دەرناخە کاوان لەگەڵ نانە عادل مراد سکرتێری ئەنجومەی ناوەند سوپاس بۆ ئامادەبوونت کاتم گرتی
سپاس بۆ تۆ. بەڵێ مراد عادل مراد سکرتێری ئەنجومەنی ناوەندێکێتی ئەوە یەکێک بوو لە بەشداربووانی کۆبوونەوەکەی نێوانێکێتی و گۆڕان لە کاتی ئیمزاکردنەکە باسی نێوان خۆیان و گۆڕانی کرد باسی شێوازی ئیمزاکردنەکەی کرد کە من نامەوێت قسەکانی دووبارە بکەمەوە هێشتا بە پرسانێتێکێتی لێرە ماون هەوڵدەم لەگەڵ ئەوانشا قسە بکەم. بەڵێ بەڵێ من سپاس بۆ تە و میێوانێتەژی دامەدەمێدا ئەزێ بەگەرم